ئەوەی کە هەر جارە و بەشان و باڵێ حەزبێتە هەڵەیەن هەرماوەی لەگەڵ پارتێکن کە هەر جارە و سەر بەلایەنێکی وەڵامەکەی بە نمونەیەک وەڵامێمەوە لەو ماوەی پێشوا یەکێک لە قونسوڵخانەی تورکیا بوو سەردانی ئێنافتیان کرد وەکو سەردانی بەسەرکردنەوەی سەردانی کەناڵەکانیان کردبوو شتێکیان گێڕای وتیان ئێمە خەریکی توێژینەوەی بووین لەسەر میدیاکانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی تورکیا کە ئەم کەناڵانە هەر میدیایەک سەر بەچێ هیچ شێ دامیەکە چۆن ئیشەکە ئەوانە وتی هەموویمان تەواو کرد زانیمان فلان هیچ شێ فلان سەر بە ئەو حیزبێ ئەو حیزبێ وتی کە ئەوە بوو کە هاتین سەر ئێناقی وتی هەر جاری و ناوێکیان پێوتی ئەو سەرچاوانەی کە لیان تەچیت وتی هەر جاری و قسەیکیانە کرد هەر جاری و حیزبێکیانەوە هەر جاری وڵاتێکیانەوە هەر جاری و لایەنێکیانەوە وتی اینجا بۆمان دەرکەوت کە ئێناقی ئەوەیە کە بەتەواتی ئەهلیە و سەر بەلایەنێک نییە ئەگەر ئەمە نەبووە ئەم قسەی کێسە خەڵکی کە هەر جاری و سەر بەلایەنێکی ئەگەر ئەم قسەیە نەبووە ئەو کاتە سەرمێنان سەر بەلایەنێکی دیاریکراوین ئەگەر هەموو جارێ شوێنێکیان بووتە لایەنێکیان بووتە ئەو کاتە سەرمێنە بەس ئێستا دەمێکەڵێن پارتین یەکێتین گۆڕانن ئیسلامین ئەوە هەر جاری و بە شێوازێک تەسەوڕەکەمەوە زۆر ئاسایی بێ ئەوە سەلماندنی ئەوەیە کە ئێناقی هیچ لایەنێک نیە و ئێناقی خەڵک باشە کاکە